جەنجاڵی کەسبکارانی ئەم بازاڕە تەنها لە پێناو بژێوی ژیاندایە. هەرچرکەیەک بۆ هەندێک کاسبکار بوونە بە خاوەنی سەرمایە بۆ زۆرینەشیان لە دەستدانی ڕەنجی تەمەنێکە. تمەن ئەو دراوەی گڕی لە بازاڕی دراو بەرداوە لە هەر بەرزبوونەوەیەکی هاواری هاوڵاتیان بازاڕەکە پڕ دەکات. کاسبکاران هەرکە گوێبیستی دامرکانەوەی گرژیەکان و لێک تێگەشتنی هاوبەشی ئەمریکا و ئێران بوون. لە پێناو کەمێک قازانجدا پەنایان بردووەتە بەرکڕینی تمەن، بەڵام بێئاگا بوون لەوەی مامەڵەکە مەترسیدارە و دەیان کەس بەو هۆیەوە ئیفلاس بوون. خەڵکێکی زۆر لێرەدا ماڵوێران بووە بەڕاستی لەبەرەوەی خەڵک دێ خەڵکێکی دەرەوە دێ شارەزا خۆ پێدادات من دەکرێت بەبێ سەحری حواڵە بزانێ بەبێ سەحری تاران بزانێ بەبێ سەحری هیرات بزانێ بەبێ سەحری ناو بازار بزانێ کۆمەڵک بانباز لێرەدا هاتوون لێرە وتمەنی وشکان هەتا 2012 هێناوە. هەمووان لێرە خەریکی مامەڵن بە موبایل و لە ڕێگەی شاشەکانەوە چاودێری دۆخی سیاسی و نرخی بۆرسە دەکەن، بەڵام خۆیان دەڵێن تا هاوڵاتیەک سودمەند دەبێت لە تەنیشتەوە دەیان کەسی تر تووشی زەرەر و هەندێک جاریش داڕمانی سەرمایەکانیان دەبن. ئەمە بەڕاستی مجازەفەیە کە خەڵکێکی هەیە ئیسفادەی کڕیوە بە 7 ملیۆن کڕیوێتی چەند دەفتەرێکی خسۆدی گیرفانیە وەیزانێ ئەو مجازەفەی هەموو ڕۆژێ بۆ شێوازە دەستێکەوێ نەخێرە مجازەفە بۆ شێوازە نییە. من داوام لە هەموو هاوڵاتێکی هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی هەرێمی کوردستان چەند ڕۆژە چەند هەفتەی هاوارەکە مجازەفە مەکەن ئەیکرێ بە 11 ملیۆنی و ئەیا بە 13 ملیۆن. وێڕای نزیکبوونەوەی ئەمریکا و ئێران لە ڕێکەوتن، بەڵام نرخی تمەن ناجێگیری زۆری پێوە دیارە. ئەمەش کاریگەری گەورەی لە سەرگیرفانی کاسبکاران هەیە، لەگەڵەوەی خۆیان مامەڵەکە بە ڕیسک ناو دەبن. داواش دەکەن بە هۆشیاریەوە مامەڵە لەگەڵ گۆڕانکاریەکاندا بکەن. خەڵکێک یەتە ئەم بازاڕە بە داڵغەی دەوڵەمەندبوون یەتمە نەکرێ لەسەر ئەم دانیشتانەی نێوان ئەمریکا و ئێران. بەڕای من هیچ کەسێک نەیەتە ئەم بازاڕانە کە ئیشی سەرەکی ئەم دراوانە نییە، چکە تۆ سودمەند نابی دڵنیا بە زەرەرمەند دەبیت. سەرپەرشتیارانی بازاڕەکە داوا دەکەن هاوڵاتیان خۆیان لە مامەڵەی سەرپێیی و بانگەشەی سەرشەقام بە دوور بگرن، چونکە ناجێگیری ئابووری ئێران ڕاستەوخۆ کاریگەری بە سەر دراوەکەوە هەیە، تەنها زەرمەندیش خودی هاوڵاتیان خۆیان. بازارە دەرەکان بەگشتی بازاری فۆرکس و ئەم بازارە لەوکەڵانی خۆشمان تۆ پێویستە سێ باگراوندی باشە بێت. یەکەم ئەبێ باگراوندێکی معریفی باشە بێت، باشە تێبگەی بازاری دارایی چییە، دەرفەتی کڕین و فرۆشن ینی لە چی کاتێکە تۆ باشە مامەڵەکانەدا بەنجامگەێنی. ئەکسەرێتی هاوڵاتیان لەم بابەتانە شارەزاییانە بۆی ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەو کەسانەی کە شارەزان. لە نێوان ترس و هیوادا بازاری دۆلارەکەی سلێمانی هێشتا شایەت حاڵی کۆمەڵێک چیرۆکی سەرکەوتن و شکستە. چیرۆکگەلێک کە لەگەڵ هەر جوڵەیەکی نرخی تمەن ژمارەیەوانیش زیاد دەبێت. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.